بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی عەزیز و خۆشەویست شاد ئەبمەوە. عەزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەپرسین تۆی هاوڵاتی چی دەڵێیت لەسەر بەشەخۆراکی مانگانە و چۆنێتی دابەشکردنی. بەڕێزان و خۆشەویستان، ئەم بەرنامەیە سەکۆیەکی ئازادە بۆ ئەوەی ڕای تۆی هاوڵاتی لێرەوە بدرێ بەگوێی دەسەڵاتداران و ئەو خەڵکەی کە کاربەدەستن لەو بوارەی کە لە دوو ڕۆژی هەفتەدا قسە لەسەر تەوەرێک ئەکەین، بە نمونەی ڕۆژانی یەکشەمان و چوارشەمان کاتژمێر 7 ئێوارە دوانگەی خەڵک دێتە خزمەتان بۆ ئەوەی قسە لەسەر تەوەرێک بکەین کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانەی خەڵکو و ئەو گرفتانە باز لێوەکە کە بەرۆشی هاوڵاتیان گرتووە. هەڵبەتە بەشەخۆراک لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین ئەکرێ. ئەم بەشەخۆراکە زمانی زوو پێشتر، واتە پێش نیزامی سەدام حوسێن و لە بڵێن لە زمانی سەدام حوسێن ببورن، لە زمانی سەدام حوسێنی دیکتاتۆر و ڕژێمی پێشووی بەعس، ئەم بەشەخۆراکە زۆر بوو کە دابەش ئەکرا. تەنانەت سابوون و تایت و هەندێک بەشی تریان تیا ئەدا، ڕۆن و برنج و مریشک و هەندێک جار گۆشت و ئەمانە هەمووی وەک باس ئەکەن هەبووە. لە ئێستادا ئەم بەشەخۆراکە کەم بووتەوە بۆ چەند مادەیەک، بۆ چەند شتێک، لەوانە تەنها برنج و شەکر و زەیت و ئەگەر جارجار دۆشاوی تەماتەی تیابێ یان لە ڕەمەزانە کە لە مانگی ڕەمەزان نزیکە بیتەوە جاری وا هەیە نیسکی تایە، هەندێک جار فاسولیای وشتی تایە. ئەم بەرهەمانەی کە دابەش ئەکرێن بەسەر هاوڵاتیانە، هاوڵاتیان دوجار گلەییان لە دەستی هەیە. بە نمونە ئەبینی برنجێکی خراپ دابەش ئەکەن، ئەو برنجە واکە هاوڵاتیان پێش ئەوەی بیبنەوە بۆ ماڵەوە هەر لە دوکانی بایعەکە خۆی بیدەن بە کابرای بایعیان، هەر لەوێ بیفرۆشنەوە کیلۆی بە 100 دینار و 150 دینار، دواتر بڕۆن برنجێکی باشتر بکڕن لە بازار. ئەمە خاڵێکی تر ئەو زەیتەی کە دابەش ئەکرێ بۆ نموناڵەن زەیتێکی سروشتی نییە و باش نییە و تەبیعی نییە و نەخۆشی تایە و بەکار ناهێنرێ بۆ خواردن. یەکێکی تر لەو خاڵانە باز دەواکرێ کە ئەم بایعە هەتاوەکو دەگاتە ئێرە خراپ ئەبێ. بە نمونەیە و ئاردەی کە دابەش ئەکرێ، واتە لە عێراق کە دابەش ئەکرێ لە پارێزگاکانی خواروی عێراق لەوێ باشە، بەڵام هەتا دەگاتە ئێرە مانجێک دوو مانجی پێ ئەچێ، هەم خراپ ئەبێ هەم ئەوەی کە لێرە دابەش ئەکرێ باش نییە و خراپە. هەموو ئەمانە جێگەی قسە لەسەرکردنن و هەڵوێستە لەسەرکردنن بۆ ئەوەی بزانین چی بکرێت باشە و وەزارەتی بازرگانی و ئەو خەڵکەی کە معنین و بەرپرسان کە ئەم دۆسێ و دۆخەیان لەدەسە چۆن بتوانن چاچی بکەن. ئەگەر چی لە ڕابردووە وەزیرێک لە وەزیرەکانی حکوومەتی ئیتیحادی عێراقی لە بازرگانی کورد بووە، ئەوەش هەیە کە ئەکرا بۆ نمونە باشتر ئاوڕی جدی لە ئەم بابەتە بدرێتەوە. من کۆمنتەکانتان بۆ خوێنمەوە، بەڵام دوایەوە پەیوەندی وەرەگرم، پەیوەندی لەسەر هێڵە. دایکی محەممەد وەرەگرم. السلام عليكم. عليكي السلام ورحمة الله وبركاته. دایکی محەممەد لە هەولێرەوە. باشی کاک محەممەد. باشی دایکی محەممەد، سوپاسە دەکەم لە خزمەتم، فەرموو. سپاس دەکەم. ئەوە کاک محمود. بەڵێ دایکی محەممەد، سەوتت قەتە دەکا، ئەگەر شوێنت بگۆڕی شەبەکەت خراپە. ئەڵەم گوت لە منە ئێستا. بەڵێ جۆمان لێتە، فەرموو. بەڵێ کاک محمود، کەمێک قسە ئەکەم ئەگەر کاتم بۆ درێژکەنەوە پەیوەندیەکەم نەپچڕێنن. پەیوەندی بە تەوەرەوە هەیە دایکی محەممەد؟ بەڵێ کەمێک پەیوەندی پێوە هەیە. فەرموو فەرموو. کاک محەممەد، من هیچ شتێکم لە ماڵا نییە، هیچ کەسێکم نییە کارێکم بۆ بکە. ڕاستە بمانگانە بەشە خۆراک تەوزیع ئەکرێ، بەڵام لە ڕێگەی کەناڵەکەی پەیامەوە داواکاریم لە بینەرانە بەهانام بێن، خۆی گەورە بەهانایانەوە هەیە. کاک محمود، هیچ شتێکم نییە، هیچ دەستکەوتێکم نییە، تەنیا ئەو بەشە خۆراکەی کە مانگانە تەوزیع ئەکرێ. وەزعم زۆر خراپە، پێویستیم بە هاوکاریە. بینەرانی کەناڵی پەیام ئەگەر گوێتان لە منە بەهانام وەرن، زۆر محتاجم، زۆر پێویستیم بە یارمەتیە. کاک محمود، هیچ شتێکم نییە، ئەچن
بۆ بەهەشت وەڵڵا باری سەر شانی من سووکەن خوای گەورە باری سەر شانتان سووکەکە بەهانام وەرن دڵم خۆشکەن دڵی من ڕازیکەن خوای گەورە دڵتان ڕازی ئەکا والسلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله وبركاته دایکی محەممەد. هاوکارانم ژمارە تەلەفۆنەکەی لێوە بگرن ئەگەر کەسێک ئامادەیتیا هەبوو هاوکاری دایکی محەممەد بکە ژمارەکەی پێدەین لە خزمەتین ئەچمە لای کاک مەحموود لە دهۆکەوە. باشی کاک مەحموود دەکەم وەڵام مستاگەر بەشە خۆراکی مانگانە مەسەلەن گۆشتی منیش لەگەل هەبیتەوە بەس چاک بیت نەک پیس بیتەوە هەروەها سابوونەکە لەگەل تایت و هەروەها برنجەکەی پاک بتەوە لەگەل فاسولی لەگەل ساوای پاک بیت نە پیس بێتەوە نەبیتەژی هەر لە بۆ ئەم ملەتەکەیەوە. بەڵێ مەبەستە دەوەیە بەشە خۆراکەکە دەکرێت زیاتر شتی تێدا تەوزیع بکرێ بۆی هاوڵاتیان سوودی لێ ببینن. بەڵێ دەستت خۆش بێ کاک مەحموود زۆر سپاس بۆ پەیوەندەکەت پێشنیارێکی باشە زۆر سپاس. بەڕێزان سیروان حسەین ئەڵەیە بەشێکی زۆری کۆمپانیا خۆراکیەکان هی بەرپرسەکان خۆیانن ئیتر بۆ ئەوەی بەرهەمەکانی خۆیان ساغ ببێتەوە لە بازاردا خۆراکی پێویست بەسەر هاوڵاتیاندا دابەش ناکرێت. هەروەها شادان ئیبراهیم ئەڵێ بەشە خۆراکی چی کام خۆراکەی خراپە لە ڕووی کوالیتیەوە ئەوە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکەن. پەیوەندیەکی تر وەرەگرم باوکی عەبدوڵڵا فەرموو. السلام عليكم ورحمة الله عليك السلام ورحمة الله وبركاته. دەست خۆش بی لۆ تەوەرەکەت وەلو دارکێش باسان کردیە دەستان خۆش بی. واللهی کاک مەحموود بەڕاستی برنجەکە بە زۆری خراپە. بەڵێ زار باشە زار بەڵام بە زۆری برنجەکە زۆر خراپە ئاردەکەش لە هەولێر زۆر خراپە. ئاردەکە زاری کەش بازم کردی ئاردەکە ئەمە دەبی بیفرۆشینەوە دووبارە بچین ئارتی بەیاعی بکڕینەوە جایی کەرکووک بی بەغداری نازانم مووسڵەمیمەوەی سنووری دەرەوەی هەرێمی کوردستانە دەبی خۆمان بفرۆشین بە 8,000 زەرەر بچین ئەوی بکڕینەوە بە گرانتر. وازەحە ئەو خراپی ئاردەکە لە چیدایە ئەگەر زەحمە نەبێ پێمان بڵێ بۆ نمونە. کاک مەحموود جان نابتەنان ناتوانن لە ماڵێ بیکەنەنا. بەڵێ دەبی دووبارە بیفرۆشینەوە بیکڕینەوە ئیبی گرانتر عینەن بایەکە ئەخە چێ بەرپرسە یعنی لۆ ئەو هادێ لۆ لەوێ ئەو هایە لۆ لێرە ئەو هایە هەر بایە یان برنجەکە بەڕاستی برنجەکە زۆر خراپە. برنجەکە جارێکە من وەرم کرد 3 کیلۆم بە 500 دیناری فرۆشتەوە بەخۆشی بایەکە 500 دینار بوو پێماوی زەرەریشم لێ کرد لە پارەکەی لە بایەقی وەرگرت جۆم زەرەرم کرد. بەڵێ دەستەکانت خۆش بێ باوکی عەبدوڵڵا گەلێک سپاس بۆ پەیوەندێکت ئەچمە لای هاناخان لە کۆیەوە. السلام عليكم كاك محمود. عليك السلام ورحمة الله هاناخان باشی زۆر سپاس دەکەم باش کاک محمود. زۆر سپاس الحەمدولله ئێوە باشن زۆر باشی الحەمدولله لە خزمەتین هاناخان فەرموو. بەڵێ دەمەوێت پێشەوەی لەستەوەرەکە بکەم دەمەوێت هەندێک تر بکەم. بەڵێ گەڕەکەم پێبدەین کاک محمود دەمەوێت زۆر سپاسی کۆمەڵی دادیێری بکەم لە پای ئەم خزمەتە جوانەی بەم گەلە کوردیەتی بەڕاستی جێگەی سەخت و شانازین یارمەتیدانی هەژاران بەڕاستی ئەم ئەرکێکی ئەخلاقیە بەڵام یانی زۆر کەسم کارە بەس پیرۆزە ناکات دەست خۆشتان لێ دەکەم ئێوە کوردوتانە و بەردەوام من و ماندوو نەبن هەروەها پەرلەمانتارەکانی کۆمەڵ بە شێوەیەکی ماندوو ناسانە کاریان بۆ بەرژاوەکانی هاوڵاتیان کردووە و قوربانیان داوە زۆر مەردانە بەس شۆ برفتەکانی هاوڵاتیانیان کردووە هەر سەرکەوتوی و بلوم بمێنن سەرفرا بن کاک مەحموود دەستخۆشیم بۆ تۆ شێ بەڕاستی زۆر سەربەرزی بۆ کەسایەتی بێوێنەیەکی یانی بەڕاستی وێگەی شانازی بۆ ئێمە هەر سەرکەوتوی نمونە زۆر بێن. الحەمدولله سپاسی تۆ ئەەکەم هاناخان ئەوە چاکی خۆتانە زۆر مەمنونم. ئەوە ڕاستیەکەیە کە ئەوێ ئێمە ئەوە لەبیر نەکەین کە کۆمەڵی دادگەری زۆر باش زۆر دەوێنێ هیوادارم خەڵکیش ئەمە بە ساڵێکی زۆر سپاس کابرارن پەیدا بکرێ ئینشاڵڵا خەڵکیش ئەمە بزانێ. دەستەکانت خۆش بێ هاناخان.
بەشخۆجەکان محمود بۆ بەشە خۆراک و ئەوان بەڕاستی هەردەکەەوە دیزارە باشە دەنا بەخۆ ئەندەکە لە دۆنا بێنان ئەوە بیگۆڕیان بە پارێکی کەم دەتگۆڕیەوە بە ئارزی بە ئاردی وڵاتانی تر بکڕێ بەڕاستی ئەوانش بە تورکیا یعنی نازانیت لە ئارد لێتە دەکا بۆ ئەو کوردەکە کوردەی زۆر زۆر سەرساندۆتەوە لەوانەیە وا بکە پشتنی خۆشی بکە ئاردەکەوان بەڕاستی ئاردەکانی کەسی نەبوو محمودەکانی کە خەر زۆر زۆر درەنگ بێ بەش ناکاتن دەناکالیتەکەی باشە ئەوانی تر بەس ئاردەکەی زۆر خراپ بوو دەستخۆشیم بۆ تە کات محمود زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ تۆ هەناخان دەستخۆش بێ بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی ئەچمە لای کاک عەباس لە ڕانیە هەموو کاتت باش کاک عەباس گیان حياتم تعود ما تكم بس خوشي برنامج ليكم سپاست دەکەم لە خزمەتی جەنابتم ممنون زۆر سپاس تەوەرەکەت زۆر جوانە بەڵام وابزانم لەوە گرنگتر و پێویستتر هەیە کە باسی بکەن وەکو تەوەرەکە گەبڵی تەوەرێکی جوان نیە تەوەرێکی زۆر جوانە بەس خەڵکیش باتە دڵم خەڵکی تۆزێ لوتی بەرزەها باتە دڵم خەڵک ئێستا برنجی کە ئەو برنجەی لە بازار دەکڕێت لە بایعی بیدە لەوانێ بچێ بیفرۆشێتەوە ئەمە یەک دووەمش ئاردەکە زۆر زۆر جوانە باتە دڵم من ئاردەکە باتە دڵم ئاردەکە لەوانێ بڵم خێزانی خۆم کردێتی زۆر نانسی جوان لێ دێ بەس تۆزێ بۆرە خەڵک تۆزێ لوتی بەرزە ئەمە یەک بەڵام لەسەر تەوەری ئەم پێوەرە تەمەڵی کەدا ناوە پێوەری زیرەک خەڵک ئەڕوتێنەوە لەسەر ئەوە بەرنامەدا بەزێنن لەسەر بە سەعاتە ئاوەکە دای بەزێنن لەسەر نەوتەکە یعنی زۆر زۆر پێویسترا ئەوەش پێویستە بەرنامەیەکی جوانە زۆر جوانە دەستان خۆش بێ بەڵام زۆر زۆر گرنگن ئەوانە لەسەر کە بە زۆری بەرنامەکان لەسەر کارەبا و لەسەر پێوەری ئاو یعنی دابەزێنن زۆر باشە کاک عەباس جانەکەم یعنی تۆ لە ماڵەوە نانت بۆ دەکەن بەڵێ وەڵی ماشەڵڵا هیوادارم لەشیان ساغ بێ ئەوە زۆر گرنگە سڵاو ڕێزمان هەیە بۆ ئەو خانمانەی کە لە ماڵەوە خۆیان نان دەکەن والله کاکە محمود جان ئێمە باتە بڵێم زۆر دەکەمی نان بازاڕیەکڕین یاگەر نان بازاریە و ڕۆژێ بڵێن نانمان نەمێنێ بڕوان دێکە بۆ خۆم لەوانەیە تەبیعەتمان نانیش نەبابێت دەبەرەوەی فێرین هەر لە ئەوەلەوە ئێمە بۆ خۆمان خەڵکی کەرکوچین بەڵام ئاردی ئێرەشمان کردو لە ڕانی ئاردی ئێرەشمان کردووە یەک شەشێکیانە بڕوان پێ بکە گۆڕیمانە یعنی ئاردەکەیان بۆمان وتەوتیانە ئارد کەرکووکمان بدەرێ هی سلێمانی جانەدەینێ یەک شەشێکیانە بەس بکەمێ بۆرە بەس خەڵکەکە تۆزێ لوتی بەرزەبا پێ بڵم دەستەکان خۆش بێ لە بازار بەدەی 7,000 پێدا لە بایعەکە بیدا لەبەر ئەوەی ناوی بایعیەوە بە بەلاشە خەڵکەکە تۆزێ لوتی بەرزە نایکڕێت ئێمەش سڵاومان هەیە بۆ ئەو خاتونانەی کە بە دەست و پەنجەی خۆیان نان بۆ خانەوادە و کەسوکاریانەکەن دەستەکانی خۆش دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەباس گیان ئەچمە لای باوکی محەممەد لە ڕانیەوە کاک محمود جانەوە کاتت باش هەموو کاتت باش باوکی محەممەد زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابێت وەڵڵی کاکە محمود ئەمیش ڕام لەگەڕ ڕای کاک عەباسیە لە ناوچەکە سیاسەت ئەوە قوڵپەقوڵپی دێتن دەکڵێتن بابەتی بەشە خۆراک شتێکی وا مهم نییە ئەوڕۆ لەو وەزعی ئێستادا ببێتە تەوەری بەرنامە و قسەی لەسەر بکرێتن بەشە خۆراک چییە ئەفڵۆن من بە ناشکری ناڵێم بەڵام بۆ هەڵوێز وەرگرتن بەرامبەر بەدەسەڵات من هەربێزم نایە بچم بەشە خۆراک وەربگرم بەڕاستی فێرم دەهێندەشی لێ بێتن دەزانی بۆ لەبەروی من دەزانم مافی خۆم چییە لەو هەرێمی کوردستان من کەسێکم دەزانم تاچی کورد بە پێی ئەو نەوکەی کە دەفرۆشێتم مافی چییە خۆم هێندە بچوک ناکەمەوە بچم چی دوێ بنیسک و بێکی دۆ ئارد و دووچی دۆ شەکر وەربگرم بەڕاستی ئەی بە خەڵکی هەرێمی کوردستان ئەو بەشە خۆراکە وەربگری کە لە کاتێکدا مافی ئەو تەنها لە نەوتەکە لە پترۆ دۆلار 10 هێندەیە 20 هێندەیە 100 هێندەیە کاکە قسە لەسەر کارەبا بکرێ ئەوە 30 دانە ساڵە لەوانەیە جەنابەت بڵێ زۆر جار تەوەرمان لەسەر کارەبا کردووە من دەڵێم ڕاز دەکەی و دەستخۆشیش لێ دەکەم لە بۆ بەڵام کاکە محمود بەڕاستی قسە لە بۆ ئەو دەسەڵاتی هیچی بیشتفادەی نییە ئەوە 10 ساڵە ئێمە قسە لەسەر بابەت دەکەین ڕەخنە دەگرین دینە سەر شەقام هیچ استفادەی نیە لەگەر ئەو دەسەڵاتە بەڕاستی پێ برێم ئەجا ئەگەر لە من دەپرسی برێ ئەین چی بکەین من پێ دڵێن چی بکەین کات محمود جان یەکەم خاڵ بەرامبەر بەو دەسەڵاتە کە پێویستە هەڵوێستی بەرامبەر بنوێندرێ ئۆپۆزیسیۆن دەستی خۆیان بکەن بە یەک
یعنی لە بابەتی دوکانی سیاسیەوە ببن بە ئۆپۆزیسیۆنی حەقیقی خەڵک پێویستە ئۆپۆزیسیۆنەکان دەست بخەنە ناو دەستی یەک من زۆر جار ئەو ڕخنێ دەگرم بەڵام لە دڵسۆزیەوە دەیگرم و لە هەزاریش بە بیرتان دەهێنمەوە بە تایبەتی سەرکردەکان من ڕێزی زۆر تایبەتی میلۆ جنابەت لەوانەیە جنابەت هەر هەندێ منت لە دەسەڵات هەبیتن لە بۆ ئەو بابەتێکە دەیگرم من نازانم خلافی چ ببینم لە هەبوونی سێ حیزبی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامیە یەکگرتووی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامیە وای گەورە لەوەی پایدارتر و گەورەترتان بکاتن بەڵام بەس وەرە پێم برێن خلاف چ لە بینتان ئەگەر مەسەلا هەوای سەرکردەکان نەبیتن باوکی محەممەد کات مەسعود لە وتارێک ئەو ڕخنەی باوکی محەممەد گوتی من حیزبەکان من وەکو خۆم ئەوانە باوکی محەممەد من زۆر سوپاسی جەناب دەکەم بەس چونکە تەوەرەکەمان ئەمڕۆ دیاریکراوە لەسەر بابەتێک کە زۆر پێویستە بە گوزەرانی هاوڵاتیان بۆی لا نەدەین لە تەوەرەکە جەنابەت قسەی باشە لەسەر کرد من بۆی ڕێگە بدەم بە ئەوە درێت خوا بابەتە دابەزاندرایە تخوا ئەمان مشکلەمان چلۆ برنجەک و چلۆ ئاردەک و 2 کیلۆ شەکرە کاکە مەحموود جان 30 ساڵێن ئەمان بەدەست دووکەڵی مۆلی دۆ دەناڵێنین باوکی محەممەد باوکی محەممەد لەبەر غازی سۆپا نەود نەدرا بە باوکی محەممەد خەڵک بێن لەسەر شەقام لە بۆ ئەگەر گوێم لێ بگری سپاسە دەکەم باوکی محەممەد یەکەم پەیوەندی خوشتێکی بەڕێز بوو باوکی محەممەد یەکەم پەیوەندی خوشتێکی بەڕێز بوو وتی من ئەگەر ئەو بەشە خۆراکە نەبێ من هیچ لە ماڵم نییە وەزعم زۆر خراپە فریام کەون ڕەنگە ئەوەی جەنابەت دەیڵێ زۆر تەواو بێ بۆ تۆ گرفت نەبێ ئەم بابەتە بەشە خۆراک سارەسەر نابیتن ئەو خوشکە بەڕێزە لەوانەیە نان پەیداکەری نەبیتن ئەگەر دەسەڵات کەواتە مادام ئەو خوشکە بەڕێزە هەیە هەزارانی واژ هەیە باوکی محەممەد من سوپاس بۆ تۆ دەستخۆش بۆ پەیوەندێکت هەزارانی لەو شێوەیە هەیە وەکو دایکی محەممەد کە ئێستا بە گوزەرانێکی قورسا تێ ئەپەڕێ بۆیە ئێمە ئەوەی کە باسی ئەەکەین ئەمڕۆ ئەو بەشە خۆراکی کە دەدرێت لەلایەن حکوومەتەوە بە هاوڵاتیان حکوومەتی عێراقیان هەرێمی کوردستانە هاوڵاتی ئیکتیفای پێ ناکاوەتە پێی تێر نابێ هاوڵاتی هەیە فەقیرە هەیە وەزعی خراپە هەیە ئەو بەشە خۆراکەش فریای ناکەوێت کە تەوزیع ئەکرێ بۆیە باشتر وایە تەوەر لا نەدەین من سوپاسانەکەم قسە لەسەر ئەم بابەتە بکەین چکە بابەتی قوتی خەڵکە و بابەتی خواردنە ژێوی ژیانی هاوڵاتیانە باوکی عەبدوڵڵا لە هەولێرە وەرەگرم السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك السلام ورحمة الله باوکی عەبدوڵڵا بخوای گەورە وەکارم قاتەوەگەر ئەبەرنامە بەرەو پێش بات و ئەو جومساوەز لادەی دۆزەخ دوو بکاتەوە ئینشاءالله ئامین ئەجمعین ئینشاءالله باوکی عەبدوڵڵا سپاسە دەکەم برای عەزیزم خدا دراسی وڵای کاکە محمود بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ما كان لله ينمو وما كان لغيره ينقطع بەڕاستی دیارە یعنی ئەو ئیشانێک کە بەڕێستان ئەنجامی دەن ئەو بەرنامەی کە دەکەن بەڕاستی لایەنی خودایی پێوە دیارە ئەگەر شتێک بۆ خوای بێ خوای پەروەردگار پەلەی پێ دەداتن ئەگەر بۆ خواش نەبێ دڵنیا بە لەوەی قەتع دەبێتن کۆتایی پێ دێتن تەماشا دەکەین بەڕاستی بەنسبەت بەشە خۆراک و ئەوانە ئەو ئینسانانە هیوادارم ئەوانەی کاربەدەستن گیان لەو بەرنامەی بەس موقیفەکی قیامەتیان لەبیر دەیمەوە کە خوای پەروەردگار لەفەرمێ وقفوهم إنهم مسؤولون راقرن أوانا بالبسيارن داي بسيارن داي بكريتن باش لوينات السين خواي پروردگار كده فرميت لقيامة ده فرمي بلده كان برسيب ملوتير نكردم يعني براتش المزارية هل لو خوم كيستا بيواني ده كدانشتي شاري هوليرم كيفك تلفون كبري والله أرزاق من يلم عليه شار مزارية براسي أكسيك أقل بيتو بقدر مثقال ذرة إيماني هبيتن دبي هاو كانوا كسالة بكاتل دبي پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي جبريل اون ده هات لام باسي زيدان يعني زليوان بر كأزاري دي فرمي زيدان ميلاتي زيدان لباتن يعني او انسانانا دبي تسبي لكنو زيدان هبتن ارزاقي نبي خواردني نبيتن او هانا بو برنامج راست خود باتن كابل مليونها كس بينرو بيسري برنامج وانا براسي لخوای گەورە داواکارم ئەوانەی کە جیان لە بەرنامەیە جیان لە سەوتی منە هەر ئێستا بڕیابن لە ئەو خوشکە بەڕێزەی هاوکاری بکەن ئەم یەک بخۆم ئامادەم ئینشاڵڵا ڕقەمی خۆم بنووسن بدەنە ئەو خوشکەی ئەو دایکەی کە تەلەفۆنی کرد لە جێرەی توانە خوای پەروەردگار سم
تێدام و بتوانم هاوکاری ئەو خوشکە بەڕێزەی دەم هیوادارم ئەو برا و خوشکانش کە جێویستی ئەو بەرنامەمان دەکەین بڕیار بدەن و خوا خێرت بنووسێ باوکی عەبدوڵڵا دایمەخەوە ئێستا ئەو برادرانە ژمارەکەی دەدەنی گیانەکەم زۆر سپاست دەکەم ئێستا ژمارەی ئەو خوشە بەڕێزە دەدەنێ ئەگەر بە پێی توانە هاوکاری بی خوا خێرت بنووسێ دەستت خۆش بێ جارێکی کە سوپاس بۆ پەیوەندەکەت ئەچمە لای کاک ڕێبوار لە شاری سلێمانیەوە کاک ڕێبوار سڵاو کاک ڕێبوارجان دەست خۆش بێتەوەرەکەم بەڕاستی بە شتێکی شیار و باش ئەزانم سوپرم هەزاران کەسێ هەرجارە خودودل فەقیرە و پێویستی بە قسەکردن هەیە بۆ بایعەکە بەڕاستی لەوانێ منە خۆم چەندەها بڵند ساڵش بە وەرم نەگرێ بەڵام تەوازنی بازاڕی ڕاگرتو ئەو بایعە ئەمە یەک سەبارەت بۆ شتێکی زۆر چوان و شاکە دەست خۆش بێت بەڵام من لە پرسیارێکیشم هەیە سەرەتا باسی ڕژێنی پێشوت کردوتی دیکتاتۆر بەڵام من دیکتاتۆرێک نبینم کەشتی جوانی پێدێ مەسەن تۆ ئێستا لە خزمەتی خەڵکەکەی خۆیان بێوش وەکو پێویست بن گەنجێ و سەردەمێن ڕۆن و چا و هەموو شتێک بەڕاستی لەژێر کۆنتترۆل و چاودێریدا بۆ ئەمانە هەمووی هاتووە ینی بەڕاستی ئەو نەخۆشی و سەرەتان و شتانە هەبووە ئەو پێشتر نەبووە لە سەدا دوو یا دەبووە کەمتر لە سەدا دوو کاک ڕێبوار کاک ڕێبوار نیزامێکی دیکتاتۆری وەکو سەدام حوسێن ئەوەی ئێستا وای کردووە جەنابەت بۆ نمونە ستایشی ڕۆڵی نیزامی بەعز بکەی ئەم دەسەڵاتە گەندەڵەیە کە ئێستا هەیە بە نمونەی یەکێتی و پارتی بە حەقەت خۆی ئەگەر ئەم دەسەڵاتە ڕاست و ئەگەر یارمەتی بی جوابەوە تێمە بەڵێ فەرموو ئێمە بۆیە کە دان بەوا دەنێن دەڵێن دیکتاتۆر نین بەڵام ئەمان بە بەغداش و بە هەرێمشەوە هەردووکیان سەرتاپایان گەندەڵیە ئەوانەی کە ئەوانێنینی ئەو نەخۆشیانێ کە هەر شتێک لە وڵاتان ئێکسپایر بێ ئەمانە ئەیهێن و دەردوخە دەخواردی خەڵکەکەی خۆبان ێدەن ئەمانە پێشابێ لەمانە لێکۆڵینەوە بکرێت کە ئەمانە ئەدەست چاکرێن بەڵام هەتا ئەمانە چاک نەکرێن خواردنی لەمە خراپتر و ئێکسپایرمان بۆیە ئەتر زۆر سپاس شتەکەم ئەگەر پرسیارێک بێم من هەر ئەوە ناڵێم یعنی ئەوەندە ئێستا بەشە خۆراکەکە ئەوەندە خراپە و ئەوەندە خۆراکی خراپ هاوردەی هەرێمی کوردستانەکرێ من ئامارێکم گوێ لێ بوو دوێنێ و پێرێ باز لەوا کرێکە لە مانجێکدا لە هەرێمی کوردستان نازانم ڕقەمەکە تەواوە یان ناڵە 30,000 حاڵەتی توشبوون بە شێرپەنجە هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە کارەساتێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی ئەتوانین بڵێن حکوومەتی ئەم هەرێمی کوردستانە بەشێکی سەرەکیە لە توشبوونی هاوڵاتیان بە بۆنەی دروستکردنی کۆمەڵێک کارگەی ناتەندروست چوونی دووکەڵەکەی بەسەر هاوڵاتیانە بە نمونەی منتیقەی بازیان هەندێک منتیقەی تر فلتەردانەنان بۆ ئەو کارگە و کۆمپانیانە هەروەها هێنانی خواردنی خراپ و ئێکسپایر و بە نمونەی جگەر و گۆشت و مریشک و تەنانەت هێلکە و هەموو ئەم بابەتانەی کە بەشێکیان بە قاچاق داخلی ئەم هەرێمی کوردستان ناکرێن ئەمانە هەمووی بەرپرسانی هەرێم بەرپرسانی حکومی هەردوو حیزبی دەسەڵات لی بەرپرسن و ئەمان کێشیان نیە بەس بەرژەوەندی خۆیان لە هەر کوابێ مهمەوە گرنگ تۆنی گرنگەوەیە کە ئەو دەستکەوتی هەبێ داهاتی هەبێ ئەگەر لە زمانی ڕژێمدا هەر شتێک بکرایە ئەگەر کوالێتی باش نەبە ئەو تاجیرە ئەو کەسە ئیدامەکرا بەڵام لێرانە ڕۆژ بە ڕۆژتلەکەی بەرزە بێتەوە ڕۆژ بە ڕۆژتلەکەی بەرزە بێتەوە گەندەڵی هەتا گەندەڵی بۆ ئەمانکە ئەمان دەوڵەمەندتر دەبن نەما بەڕێزی سپاس کاک ڕێبوارجان دەست خۆش بێ بۆ پەیوەندەکەت ئامینە خان لە سلێمانیەوە وەرەگرم سلام علیکم عەلەیکی سەلام ئامینە خان سپاس دەکەم بێوەی بیاڕەبی والله من مێنە سەعاتی ئەو قسە بکەم فەرموو ئامینە خان فەرموو یعنی 4 ڕۆژە ئێمە ئەچیت بۆ سەعاتی ئاو لە دایرەی ئاو بەڵێ حکوومەتێکە خۆی ناو حکوومەت چارەسەری ڕقەمێکی ئاوی پێ نەکرێت 4 ڕۆژە ئەچیت نێوانێ چارەسەری ئەم سەعاتە نادۆزنەوانی سەعاتەکەیان بۆ داناون سەعاتەکەمان داناوە سفرێتەوانێ وتیان عەکس غەڵەت بەسراوە چاکمان کرد بردومانەتە دیسانە لە هەر غەڵەتە یعنی پارە ناخوێنێتەوە ڕقەمێکی ئاو پێ چارەسەر نەکرێت خۆ ناو حکوومەت ئامینە خان یعنی پارە ناخوێنێتەوە پارەت بۆ نایەتەوە پارە ناخوێنێتەوە وتی عەکس بەسراوە چاکمان کردووە بەستومانێتەوە دیسانە لە هەر عەکسە وازی لێ بێنن با پارە نێتەوە باشتر نییە ئەقدە خانەکە فرۆشتە خانەکەمان فرۆشت خۆ بێ بەتاڵی پێیتەوە بەڵێ هیوادارم کێشەکەتان
تەنیا ئەوەیە کە پارە ناخوێنێتەوە ئێمەش لەبەر خوا ئەو بەفیڕۆ نام یەتەوە بەس کەمیە تەوانێ من ئەو بەفیڕۆ نام تاوپم بۆ داناوە نایهێڵم ئاو بڕژێ وەکو خەڵق جادە ناشۆم ساری پێ ناشۆم دەستی پێوە ئەگرم لەسەر سنگەکەی قەقا باشۆرم لەبەر خوا نەک لەبەر حکومەت تەنیا ئەوەیە کە پارەی تیانێ بۆ ئێوامان پێکەن خوا خێرت بنووسێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمێ ئەڵێ ئیسراف لە ئاو مەکە زیادەڕۆیی لە ئاو مەکە ئەگەر تەنانەت لەسەر ڕووبارێکیش دانیشتە بووی من خۆم ئەوە زانم کاک محمود جان خۆم ئەوە ئەزان من لەبەر خواوم کرد تەنیا ئەوەیە کە پارە نایەتەوانە بۆ ئێوامان پێکەن ئەنیا هیچ تر نییە خوا خێرت بنووسێ دادە ئامینە خاتو ئامینە کورە حەدیان چێ بۆ ڕێیان کە سەدامی پیاڕۆ ئەمانە ئاها ئێستا سپاس بۆ پەیوەندێکت خوا لەگەڵ بێ خوا حافیزت بێ کاک ئەحمەد لە کفری وەرەگرم کاک ئەحمەد کاک محمود بەڵێ کاک ئەحمەد گیان فەرموو کاک محمود کاتت باش هەموو کاتت باش کاک ئەحمەد چاوەکەم کاک محمود دەستخۆشی تەوەرەکەت دێگەم بەڕاستی تەوەرێکی جوان و گرنگە سپاس دەکەم کاک ئەحمەد گیان چاوەکەم فەرموو بەردەوام بە کاک ئەحمەد بۆ خۆیە کاک محمود دەمە لە کفری 4 مانگە ئاردی بایعی نهاتووە بەڵێ لە کفری نەهاتووە ئاری خوا شاهێتە ئاردی بایعی ئاردی بار حەسە 4 مانگە بە کفری نەدراوە باشە ئاری وەڵڵاهی ئێستا تۆ ئار دەکڕی یان نانەکڕی وەڵا ئار دەکڕم دواتە ئەو کاک عەباسە ئەڵێ وەڵا ئار وەڵڵاهی لە نەوەت و ئاردی کوردستان دایتە نەخوراوە لە نەوەتەوە ئاردی کوردستان نەخوراوە نەکریا بەنان هەتا ئیمڕۆ ئەو چۆنە خۆم ئەو کاک عەباسە لە ماڵ تەنوورشی نییە لەبەرەوەی ئێمە خاوەن مناڵین و ئەزانین چی و چی نییە کاک ئەحمەد کێشەی ئاردەکەت چییە ئەگەر خراپ بێ ئەگەر بێت ئەگەر نەیات وەڵڵی دوو لە ڕوو جەناب و بینەران بەسین بۆ مانگا ئەفرۆشنەمان بۆ مانگا حیوانی بن یعنی ئەیکەن بە عەلەف ئەیکەن بە عەلەف کەسی نایکاردەنان کەس بەڵێ ئابەخوا ئەمە خەتای چییە کاک ئەحمەد بەڕای تۆ وەڵڵا خەتای حکومەت و خەتای وەزارەی کشتوکاڵی و وەزارەی تجارەیە ئەوە ئێمە هاوسەکەمان لە کفری بایەکەی کەرکووکە ئاردەکەی ئەگێژی چیەکە برنجەکەی برنجێ جوان بۆ هێنین کوردستان خراپە غێر ئەگۆڕێ و ئەبرێ بەڵێ والله وبالله وتالله ئەبرێ هی کەرکووک ئەکرێ و هی کفری ناکرێ خۆمەڕۆ من کەرکووک لە کەرکووکە سێنم منکین کەرکووکە تێرمانی دوو فاروقە تێرمانی دیالە تێرە هەموو شوێنەکان محافەزەکانی عێراق ئاردەکەی چاکە ئەدا کوردستان سلێمانی سەرچنارنەوێ بەڵێ لە کاتێکە ئەکرێ بڵین ئەو بۆ نمونە ئەو بەشەی کە ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان بە حساب زیاتر بایەخی پێ ئەدرێ بەڵام خەڵک هەیەڵە درەنگ ئەگا بۆیە خراپ ئەبێ بەخوا درەنگ نییە مەسەلە کاک محەممەدیان خۆیان مەقامیان هەیە بەڵێ هاتم ئەوە بڵێم کاک ئەحمەد ئێستا هەرێمی کوردستان سوپاس بۆخوا زەویەکی زۆر بە پیتی هەیە زۆر فراوانی هەیە بۆ ئەوەی بتوانرێ ئەو گەنمە هەناردە ینی ڕەوانە نەکرێ بۆ شوێنی تر هەل لە ناوخۆی ئیسفادەی لێ بکرێت و بکرێ بە ئارد و بدرێ بە هاوڵاتیان بەڵام تا ئێستا حکوومەت هیچ پلانێکی نییە بۆ ئەم مەبەستەش نەیویستووە کە ئەم کارەش بکە حاڵی حاڵ نەوت و غاز و بەنزین و پاڵاوگەی نەوتی و حاڵی حاڵ ئەو قەیرانانەی ترکە لە هەرێمی کوردستان هەیە من سوپاسی جەناب دەکەم کاک ئەحمەد کاک محمود شتێتر ئەو حکوومەت خۆی بەرهەمەکەمان لێ وەرناگرێ من خۆم جوتیارم بەرهاگەمەکان لێ نابەنی وە قیمەتی زێما وەرناگرێ ئێمە ناچارمێ دێنەوە دیو بەڵێ هەرچی قسەی وەزیر کشتوکاڵێ گشتی هەڵە بوو بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک ئەحمەد گیان زەحمەت پرسیارەتر تەوەرەکان چەند یەکشەمە و چوارشەمەیە یەکشەمان و چوارشەمان کاتژمێر حەوتی ئێوارە دەینە خزمەتان زۆر سپاس کاک محمود بەخێر بێ بۆ بەرنامەکە کاک ئەحمەد گیان زۆر سپاس ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە السلام عليكم كاك محمود عليك السلام ورحمة الله وبركاته كاك عبد الله جان باشي برزم الحمد لله جنابت شوني وزقت باشا خوش بي والله باشا عيبيني يا ربي باشا كاك محمود تمشاكا كاكا عيبيني اوكا تشيبي درين باعكا اوي ودقري اوي ورجلاقري ولوخوي دفلوشتو فقيرة كان ما بخون دولة ما دكانيش ما بفروش نور كيف خوي كان لو بينش خلفش شوي استفادة لك مثلا تجارتك لبيني كل نفروش بكذا حيوان دخوا عيبينية باشا موضوعي
موضوعي أوي بين وسط السياسات هنا بله بابي نقصد بين السياسات باشا أمزور ملك مبزانة ساق محمود أو مثلا أو عندنا برلماناني أو أنا لا علماني نبري كده برلمان أو حكمانية سروان باشا ملايكان يعني إسلامية كان هنا باشا أوان كده سن بدأ قبل سنة بوشي باشا 8 مليون يعني 12 مليون وردقري لو ناركات أو زورة أو لو من 100 مليون مبصرة خو من لو بارينا هاتي مئرا ونيا أو ملانا خو بانو بارينا شوا لو باري شوا باشا أبريق بدأ نكاتا يعني لو 1 مليون أجد 5 مليون شبدنا هذا الحمد لله أخوانا هذيك كنا كاكو أخوانين هذيا أو أتولو هندي شوي أو معاشي لندري بقوري أتولو هندي شوي أو معاشي لندري أتو بسي أو معاشي تابكي أتو بخود وأكثر لنا وآخر كيدني بس إذا يلا بنا بمدني مش دايقوم أخو كده هذا بي كاك عبد الله يعني دەمەوێت بینەران تێبگەێنین قسەکەی تۆ مەبەستت ئەوەیە ئەو پارەی کە بۆ نمونە ئەو پەرلەمانتارە وەرێگرێ بۆ بڕە زۆرە جایز نییە پێی حەڵاڵ نییە باشە بەتو دەرێ حرارەیان حرامە مۆزوعەکە دووسەرەیە کاک عەبدوڵڵا دووسەرەیە تێدەگەی دووسەرە یعنی چی یعنی دەزانم یعنی دوو حاڵەت علمانیەکان دەگەڕێن یعنی دوو حاڵەت هەڵدەگرێت دوو حاڵەت مەلایەکان دەگرین دوو حاڵەت هەڵدەگرێت ئەتو 8 ملیۆنت دەدەنێ ئەتو 8 ملیۆنت دەدەنێ ئەتو نابی برێکاکە ئەمن زۆرە ئەوەندە لۆ من ئێستا نمونەیەکت بۆ بێنمەوە بەڵێ فەرموو طبعا جەنابەت باسی پەرلەمانتاری ئیسلامیت کرد مەسەڵەن ئەرێ وەڵڵا ئەم یەقەیوان دەگرم ئەم حەقم لە سۆکانتە نییە دەستەکانت خۆش بێ حەقی خۆتە و ئەبێ ڕایگری لە سنووری خۆی بڵێ ئەمە چۆنە مەسەڵەن پەرلەمانتارێک یان وەزیرێک یان هەر دەسەڵاتدارێک لەناو حیزبێکی ئیسلامیستا بۆ نمونە ئەو حیزبەی کە خاوەنی ئەم کەناڵەیە و من کاری تێدا ئەکەم کاتێک کە ئەچێ بۆ شوێنە بۆ نمونە 8 ملیۆن معاش وەرەگرێ ئەم 8 ملیۆنە بۆ خۆی نییە کاک عەبدوڵڵا ئەوە لەوە دڵنیابە یعنی ئەوە بە وەرەقە و بە وەسڵ و بە ڕەسم و بە هەموو شتێک هەیە ئەمە بۆ خۆی نییە ئەم پارەیە بۆ نمونە چەند پەرلەمانتارە هەمووی نیواونیوی یان زیاتر لە نیوە دەیهێنێ شتێکمان هەیە پێی دەوترێت سندوقی دارایی ئەمە دەیخاتە ئەم سندوقەوە بۆ نمونە ئێستا چەند کارمەند هەیە لەم کەناڵە ئەوە بۆ چی دەکەمەوە بۆ دڕون دەکەمەوە چەند کارمەند هەیە لەم کەناڵە چەند کادیر هەیە لەم حیزبە کار دەکەن هەر یەکە و 200,000 300,000 400,000 لەو پارەی دەدرێتێ کام پەرلەمانتارە دەیهێنێ دەیخاتە ئەو سندوقەوە باقی پارەکە پەرلەمانتارەکە بۆ نمونە بەشێکی بۆ خۆی و ماڵ و منداڵێتی بەشێکی خێری لێ دەکا ئەوە ئاگادارین ینی خەڵکمان زۆر یەخەی پێدەگیرێ مەسەڵەن ئەلحەمدولیلا دەستی هاوکاری هەیە نەوت تەوزیعەکە بەشە خۆراک تەوزیعەکە پارە دەدا بە خەڵک نەخۆش دەبا بۆ خەستەخانە بۆ عیلاج ئەمانە من بۆ چی دەکەمەوە ینی حەزەکەم لێم تێبگەی بەشێکی تری بۆ نمونە بەشێکی تری لە مەصرفی خۆی و دوجار پەرلەمانتارە ڕەنگە خەڵکێک ڕووی لێ بنێ ڕەنگە میوانی زیاتر بێ ڕەنگە داواکاری زۆرتر بێت مامۆستا ئەوێ ڕۆژێ مەلایەکم دیت پەرلەمان بوو سواری مۆنیکایەکی 5 دەفتەری و 6 دەفتەری بوو لێدا ڕۆی لە پێش مزگەفتی خواحافیزی کرد ئێکاکەدا ئەو 5-6 دەفتەری بفرۆشە بە سیارەی دەبێت 2 دەفتەری خۆ ئیشی تو دەکا پێشتر کاک عەبدوڵڵا پێشتر ئەو مەلایە بەس ئەوەندا پرسم پێشتر ئەو مەلایە وەزعی خراپ بوو بۆ نمونە فەقیر بوو سیارەی خراپی پێ بوو ئێستا ئەو باشەی پێیە وەڵڵاهی نازانم نازانم باشتر وایە بزانین ئەمجا مەسەڵەن یعنی ڕەنگە کابرا بۆ خۆی متەمەکین بوو بێ ڕۆژێک مەلایەک ناو بازاڕی بوو انتخابات بوو گوتم مامۆستا منبەری پێغەمبەری بەدێلی لۆ پەرلەمانی لەوێندەرێ چ بە تو چا دەکرێت چ بە تو خراپ دەکرێت وەڵڵی ئەوی لەوێندەرێ ئەوی چووە چی پێ چاکرایە چی پێ خراپکرایە مامۆستا لەخۆت لە منبەرەکەی پێغەمبەری لەخۆ لەگە دوو قسەت کرد ئەگە بەلا خواحافیز خواحافیز بەڵێ دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڵڵا با ئێمە مەرج نییە ینی ئەوەی مەرج نییە ئەوەی چووە پەرلەمانتار مەسەڵەن بە پارەی پەرلەمان دەوڵەمەند بوو بێ ڕەنگە خۆی سەروەت و سامانی هەبوو بێ پەرلەمان ئەگە ئەو معاشەی نەبی ئەگە مانجێ ملیۆنێک بی کەس ناچی وەڵی مەرج نییە زۆر زەحمەتە بچی ئەو شەڕی لەسەر بکرێت باشە من سوپاسی جەنابەت دەکەم بۆی کات ببەخشین بە هاوڕێیانت کاک عەبدوڵڵا گیان من جارێکی کە سوپاسە دەکەم ینی ئێمەش حەزەکەین مەعاش ملیۆنێک بێ بەڕاستی ینی حەزەکەین ملیۆنێک ملیۆن و نیوێک بێ لەوە زیاتر نەبێ بۆی ینی بەڕاستی
عەدل و مساوات هەبێ واتە دادپەروەری هەبێ دادگەری هەبێ لە نێوان ئەو موچانەی کە دەدرێت بە خەڵک و بە هاوڵاتیان و بە فەرمانبەران. من پێم خۆشە خاوەن پێداویستەیەکی تایبەت مانگانە 2 ملیۆن دینار وەربگرێ لەبەرەوەی ناتوانێت کار و کاسبی بکە بەڵام کەسێکی ئاسایی و سیحەت خۆش ئەتوانێت کار و کاسبی بکات. لە عینەن کاتە پێم خۆشە کرێکارێک یان ئەندازیارێکی پاکەرەوە مانگانە ملیۆنێک ملیۆنیەکی هەبێت چونکە بەڕاستی ئەو دڵسۆزی ئەو خاک و ئەو شەقام و ئەو گەڕەکەیە ئەو باشتری هەبێت لە پەرلەمانتارێک. بە حەقیقەت ئەمە واقعەکە و ئینسان ئەبێ نکۆڵی لێ نەکاو بیڵێ. چێم لەگەڵا؟ دایکی ئەحمەد فەرموو. سلام علیکم. عەلەیکی سەلام و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. باشی براکەم. باشی دایکی ئەحمەد لە کەلارەوە خۆشحاڵم و سپاس دەکەم. خۆشی دەکەم بۆ بەرنامەکەت زۆر جوانە. خوا لێ ڕازی بێ یا ڕەبی دوعای خێرمان بۆ بکەن. خوای گەورە ئینشاڵڵا ئێوەمان بۆ بێڵێ هەر ئێوەمانەیە. خوا لێتان ڕازی بێ ئینشاڵڵا ئێمەش هەمومان خوامان هەیە الحەمدولیلا. لەخوا بەستیاو بێ. بۆ بەشە خۆراک وەڵای بەشە خۆراک ئەوە من 16 ساڵە ئار وەرەگرم عایش سلێمانین ئەم 16 ساڵە ئەمە 2 مانگە ملەیکەمەنان ئەنا حیوانمانەیە دوو لە ڕووی جەنابەت حیوانمانە ئەیدەمە حیوان یعنی 16 ساڵە 2 مانگایکەی بەنان ئەرە وەڵڵی ئەیدەمە حیوان لە ڕێوە ئەیتێرە تاقی ئەەکەمەوە سەرەکەم ناکرێتە نان خۆت ئەیکەی بەنان جوێە یاکو ئەسکێتە ناو تەنورەکە ناکرێتە نان ئەیدەمە حیوان دایکی ئەحمەد برنجەکەیش ئەیدەرە مامر دایکی ئەحمەد بەڵێ تۆ خۆت ئەیکەی بەنان ئەرە وەڵڵا بە تەنور ئەیکەی بە ساز ئەیکەی بە چی ئەیکەی وەڵڵا تەنور غاز وە تەنور غازەکەم و تەنور خوڕیش ئەم نانەی کە پێڵێن مادە بەڵێ نانی مادە باشە گرفتەکەی چی یعنی ئەکەوێتە تەنورەکەەوە یان خۆی ناگریان چی ئەسکی هەر چۆن ئێژی ئاردەوە شتێتە وەک ئاشتێتە ئەسکێتە ناو تەنورەکە ئەکەوێت بەڵێ بەڵێ ئەکەوێتە ناو تەنورەکەەوە بەڵێ بەڵێ ئەگە بۆری ژێر کێشەم نییە بەس بکرێتە نان ئەو هەروە نان ناکرێ من 16 ساڵە خواشایەتە لەبان سەر ئاردەستێنم ڕاستەکەی ڕاستەکەی ئاردەستێنم گشتەرمانگە ئەگەر دوێ و نوێ من دەرە ئاردەستێن لەبەرەوە بەشە خۆراکەکەی خۆم نان ناکرێ هەڵەسم دوورەوە جەناب لەگەڵ حیوان بەڵێ بەڵێ هەر باشە حیوانەکانیش سوودی لێ بینن هەر باشە خراپ نییە وەڵای ئەیدێنە حیوان ئەسەمابلا بەشە خۆراک بەشتێگایتە تۆجێ ئەم لەکەنەوەکە ئەمە فاصلێ ئەمانە زیادی کرد ئەوتە لە شەکەرەکە برنجەکە بڕیانە خستیان دەبان ئەوە یەک تۆجە شەکەرە لەن بەشتێکە وەڵڵا هەموو هەراجەکە ستێنن ئەلەوە بایعەکە باش بێ وەڵای هەر زۆر باشە بۆ فەقیر دایکی ئەحمەد خۆتان حیواندارن بڵێن الحەمدولیلا خوا بەرەکەتی تێخا یا ڕەبی ئینشاڵڵا بەرەکەتدار بێ بەرهەمی هەبێ یا ڕەبی سەلامت بیا خوا ڕوسپی سپاس بۆ پەیوەندەکەت دەسەکانت خۆش بێ خوا ئاگادارت بێ کاک ئەحمەد وەرەگرم لە هەولێرەوە السلام عليكم عليك السلام ورحمة الله كاك أحمد جا شلونك كاك محمود باش عزيز سپاس بۆ خوای تعالی زۆر باشم الحمد لله والله كاك محمود بالنسبة باش خوراك تا حدك خراب نية باشا يعني بس زو باش أنا جنية بس أجا أواني وقتي خوي كأرد جوان مكارهينا وجنم نبو يز نبو أجا مغرور نبن أما عيبينية أما بالنسبة باش باكا عيبينية دوش كاك محمود باسي موتسو دا برلمان وشتانه تانكر بو همو كسيك من بابي لا محراب بو همو كسيك امر راستا قلابك فريد دا تحوس دا برلمان يقا قلتي او بو خوي حتى بشتا بوشتي سراحتك اگا نشي قلت او زور طبيعية ويسامولاتا وهاي لهاتوا دلو يا هيس كسيك ناسي بو دفاع كذن لملت هيس كسيك ناسي بو مصلحتي ملت خاكو اجتماع وولات وامانه هموي ولا نراوا او شتانه نماوا كاك أحمد استاذ بله ڕەنگە خەڵک هەبوو بێ مەسەلەن لەسەر دیفاعکردن لە میلەت و هەڵدانەوەی مەلەفی گەندەڵی دەرکرابێت لە پەرلەمانتار ینی ڕەنگ نییە هەمووی وەک یەک بێ مەرج نییە وەنی بۆ کاک محمود ئێستا باشترین فرسەتە لە هەموو وڵاتانی دنیا لەسەر یەک شکستی حکومڕانی ئۆپۆزیسیۆنەکان یان استقالە بۆ حکومەتە دەکەن وا دەکەن دەسەڵات بکردنە دەست دارێمی کوردستان پشتیوانیە ئەم حکومەتە هەموو ڕۆژە شکستێکی هەیە یەک ئۆپۆزیسیۆن دەنگ ناکە مانگە و مانگ من هەی حزبی خۆی وەردەگرێت لەولا کاک محمود من پێشتریش ئەم شتانم وت نابێت تۆ بچی جلیکانە نەوت بۆ ماڵێک بەری لەوانەیە حتا دێک بۆ هەندێک کەس خێر بێ بەس لەوانەیە خێرەکە لەوە زیاتر بێت ئەو کەسە وشیار بکەیتەوە بچی لەگەڵی دابنیشی بڵێ کاکە من نهاتم خێر پێ ناکەم بەڵام من وەکو ئینسانی هاتووم پێت ئەڵێم حەقت لای چێیە بڕ داوای حەقی خۆت بکە نەوتت لای چێیە بڕ داوای نەوت لەوە بکە هەمووی خەڵک تا فێری سوال و سەدەقە کاکە بۆ سوال و سەدەقەی حکومڕانی ناگۆڕدرێ و
حکومڕایەتە ناکەوێت دێتە دەست بۆیە دەبێت خەڵک واعی بکەنەوە خەڵک وەشار بکەنەوە بڵێن کاکە حەق و ماف 30 ساڵە خەڵک دەیخوا بڕۆ داوای حەق و مافی خۆت بکە بەس لیکارە نەوتێک دای هەفتەیەکی دەکا ئەو هەفتەیە لەسەر دێ دەپەڕێ و دەڕوا هەفتەیە چی بکە هەفتەیە چی بکە کاک مەدالم بدەیت بۆیە بە بڕوای من ئەم حزبانی لە هەرێمی کوردستان ئەوانەی کە بەنای ئۆپۆزیسیۆنەوە کار دەکەن ڕێزم بۆ هەر هەمویان هەیە بەڵام هیچی ئۆپۆزیسیۆنین هەموو سەرکردەکانیان لەگەڵ سەرکردەکانی دەسەڵات دەست لە ناو دەستن ئاگایان لە یەکتریە شەو و ڕۆژ لەباری تەندروستی یەکتر دەپێچنەوە بەڵام چەند دەستگایەکی ئەلامیان بەڕڵای ناو خەڵک کردووە خەڵک ئەوایە ئەو شەقامەتێک سووە ئەو خەڵکە ڕاتبینیە ئەگەنا هەموو ڕۆژێ شکستێکە 30 ساڵ لە حکومڕانی هەرێمی کوردستان هەر 30 ساڵەکەی شکستی تیا بووە بۆچی هەتاکو ئێستا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سوودیان لەو شکستانە نەبینیوە و دەسەڵاتیان نەگرتووەتە دەست هیوادارم ئەم پرسیارەی من وەکو خۆی لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن بکرێت دەست خۆش بە سپاس دەکەم. کاک ئەحمەد من پرسیارە لە جەنابە دەکەم ئەڵێم بۆ نمونە ئێستا تۆ لە هەرێمی کوردستان ئەگەر ئۆپۆزیسیۆن بوونی نەبوایە مەسەلەن ئەو حیزبانەی ناویان نەخۆیان ناوە ئۆپۆزیسیۆن و ئۆپۆزیسیۆنن نەبوونایە تۆی هاوڵاتی چیت ئەکرد مەسەلەن مووقفت چی بوو لە کاتێکە با ئەمەد بۆ ڕوونکەمەوە لە کاتێکە حیزبەکانی دەسەڵات یان ئەو حکوومەتەی کە ئێستا خۆی بە خاوەنی ئەو میلەتازانێ لە بەغدا مەسەلەن شەڕی پۆست و پلە و سەرۆکایەتی کۆمار ئەکا تۆ مووقفت چییە بوو بۆ نمونە ئێستا واز بێنە ئۆپۆزیسیۆن بوونی هەر نییە وەکو هاوڵاتیەک مووقفت چییە بوو بێن وەکو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان من لە باو باپیرانمەوە تاوەکو ئێستا کە بۆمیان جێڕاوەتەوە لە 63ەوە کورد هەر بە خیانەت و خیانەتکاری لە 63ەوە لە گوند سوستانەکانەوە کاتی گوندەکان سوستاوە تاوەکو ئەمڕۆ کورد بە خیانەت و خیانەتکاری هاتۆت بە حیاتیش کورد نابێت بە دەوڵەت ئەوە لەگەڵ یەقینم 100% لەوە کورد نابێت بە هیچ کورد ناکرێت بە هیچ ئەمە یەک دووش گرنجدان بە پۆست و ئەمانە کاکە تۆ کابرایەک دێنی لە سەحرایەکەوە دەیهێنی بەڕڵای ناو شاری دەکەیت بەسەر خوێنی ملەتەوە بەسەر ئەو هەموو نەوت و ئەو هەموو داهات و ئەوەیە ملت لە بیر کرا خلاص ئەم لەوە دەزانم پۆستی سەر ئێستامانە ئەو شەڕەشەکە بۆ چییە بۆ پۆستی سەر کۆمار بۆ چییە بۆ پارەکەیە بۆ ناودەنگەکەیە بۆ هیچ شتێکتر نییە ملت بەڵێ ئێستا بەشی دووەمی پرسیارەکەم ئەی لە حاڵێکدا کە ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە بۆ نمونە من لەم کەناڵە ئۆپۆزیسیۆنەوە قسەت بۆکەم یەکەم بۆ نمونە وشیارت دەکەمەوە من بە ئاشکرا ئەڵێم یەکێتی و پارتی گەندەڵن سەرانی یەکێتی و پارتی مستەفیدن لە نەوتەکەی کە ئینێرن بۆ تورکیا ئێستا غازی بەدوادادێ من ئاوا بە قسەش دەیڵێم ینی من بۆت ڕوون دەکەمەوە ئاگادارت دەکەم لەو مەلە فەسادانەی کە دەکرێ و کە دەچن و کە دانیشن و لە ژوورە تاریکەکان یەکلایی ئەکرێتەوە ئەمە باشە یان خراپە ئەوەندەی هۆکارن بۆ دامرکاردنەوەی ڕق و قینی خەڵک لەناوەوە ئەم دەستگا ئەلامیانە ئەوەندە هۆکارین بۆ هاوکاریکردنی خەڵک فەرمو من لەوانەیە تووڕەیی خۆم بە دەستگا ئەلامەکەی تودا بڕێژم خەڵکێکی تر بەڵام ئەگەر هیچ دەستگایکی ئەلامی نەبێت و کبوومات بێت و فەیسبوک و ئینتەرنێت نەبێتن ئەو خەڵکە بە یەکدا دەتەقێتەوە ئەمە قبوڵ ناکە ئێوە هۆکارن بۆمانەوەی ئەم دەسەڵاتە بەگەندەڕی لە ڕێگە دەستگای ئەلامەکانتانەوە وا دەکەن ڕق و قینەی خەڵک لە ناخەوە کە خۆی دەخواتەوە بە ئێوەی دابڕێژێ یعنی تووڕەیی خەڵک بەتاڵ دەکەنەوە بۆیە هۆکارن لەپاڵ ئەم دەسەڵاتە ئێوەش هۆکارن بۆمانەوەی ئەم دەسەڵاتە من سوپاس دەکەم کاک ئەحمەد بەڵام دوازار لە تونس و لە لیبیا و لە میسر و لەم شوێنانەیش هەموو نیزامێکی دیکتاتۆر و ناعادیل تقریبا 30 ساڵێکی تەمەنی خۆی بەڕێیەکە تەواویەکە دواتر خەڵکەکەی لێ هەڵەستێ و وەکو ئەوەی کە بینیمان لە تونس و لیبیا و جەزائیر ئەمە دەسەڵاتی گەلا هیچ حزبێکی ئۆپۆزیسیۆن لە پشت ئەمەوە و هیچ کەسێکی لە بەردەم دەسەڵاتی گەل خۆی ناگرێت بۆیە دەبێت دەسەڵاتی گەل بکرێت نەک ئەوانەکانی ئۆپۆزیسیۆن. سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە ئەچمە لای کاگارام کۆتا پەیوەندی لە کەلارەوە. کاگارام بەسەر خەت نەماوە ببوورە کاگارام درێژەمان بە قسەکاندا لەگەڵ کاک ئەحمەد من هەر ئەوەندە کاک ئەحمەد بەجددی ئەگەر ئەو هۆشیارکردنەوەیە نەبووە لەلایەن ئەم کەناڵەوە ئۆپۆزیسیۆنەوە ئەو تووڕەیی خەڵک دروست نابێەوە دڵنیا بە لە داهاتوودا ئەگەر دەسەڵاتێک بگۆڕێ ئەو فەزڵە ینی بەشێکی ئەو فەزڵە ئەگەر بگۆڕێ بەشێکی فەزلەکە گەڕێتەوە بۆ هێزەکانی ئۆپۆزیسیۆن و ئەم هێزەی کە ئێستا من لێرەوە بە ڕاشکاوانە و بێترس و دڵە ڕاوچێ بە تۆ ئەڵێم ئەم حکوومەتە واگەن دەڵام دەسەڵاتە بەو شێوەیە ئەوەیە ئەوە ئاستێکی سەقافی
هۆشارکردنەوەیکی زۆر باش لای تۆی هاوڵاتی دروست دەکا کاتێک کە من ئەڵێم ئەو مەلەفە هەیە ئەو حاڵەتە هەیە بەم شێوازە قسە لەسەر کۆی ئەم پرۆسانە ئەەکەم من هیوادارم خی پەروەردگار ئینشاءڵڵا ئاوڕێکی خێر لەو خەڵکە بداتەوە و ئەو تەوەری کە ئەمڕۆ دیاریمان کردبوو قسەمان لەسەر کرد کە تەوەری بەشە خۆراک بوو لە داهاتووە ئینشاءڵڵا بەرپرسانی ئەم دۆسێ و کەرتە بتوانن ئاوڕی جدی لە خەڵک بدەنەوە و جارێکی کە بتوانن چاکسازی لەم سێکتەرە بکەن. من سوپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویستەکەم کە بینەر و بیسەرمان بوون، سوپاس بۆ هاوکارانم، تاڵقەیەکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.